بەخوا پەکم کەوت هێزم نەماوە ئەختیار بوومە چوومەتە ساڵەوە ئەو شەو نوێژەی کە جاران دەم کرد ئێستا ناتوانم بیکەم ئەو قورئانی کە جاران دەم خوێند ئێستا ناتوانم بیخوێنم بۆیە دەگریم بەخوا قووەتم نەما هێزم نەما سبحان الله هەندێ ژیانی پیاوچاکان دەخوێنیتەوە خۆت لەبەر چاو دەکەوێت ئەبوو بەکری کوڕی عیاش ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەبوو ئیسحاقی سەبیعیم بینی کە زانایەکی گەورەیە دەفەرمێ ڕۆژێکیان بینیم سەیرەکەم ئەگری لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ زۆر بگرین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم زۆر بگرین بەس کەم پێ بکەنن بەس ئێمە پێچەوانەی قورئان و حەدیث دەکەین پێ دەکەنین و گریانمان نییە دەفەرمێ تەماشام کرد ئەبوو ئیسحاقی سەبیعی دەگری بە کوڵ دەگری بێتاقات فرمێز بە چاویدا دێتە خوارەوە دەگری وتم ئەوە چی ڕووی داوە خۆ کەس نەمردووە وتی ناوەڵە ئەبوو ئیسحاق ڕەحمەتی خوا لێبێ ئەم زانە گەورە فەرمووی ذهبت قووەتی وذهبت الصلاة مني بەخوا پەکم کەوت هێزم نەماوە ئەختیار بوومە چوومەتە ساڵەوە ئەو شەو نوێژەی کە جاران دەم کرد ئێستا ناتوانم بیکەم ئەو قورئانی کە جاران دەم خوێند ئێستا ناتوانم بیخوێنم بۆیە دەگریم بەخوا قووەتم نەما هێزم نەما ئەختیار بوومە چوومەتە ساڵەوە جاران گەنج بووم زۆر بەهێز بووم بۆ نوێژ بۆ قورئان خوێندن بەڵام ئێستا لاواز بوومە بۆیە دەگریم چونکە تاقەتم نەما دەگری بۆ ئەوەی کە خەمساردە لە قورئاندا لە نوێژدا بەڵام خەمساردی چییە بە سەیری بزانە چی کردووە بزانە بۆچی دەگری ئەڵێ چی ما أستطيع أن أصلي قائما إلا بالبقرة وآل عمران بخوا جاران زور بقوت بوم بس چونکە ئێستا چوومەتە ساڵەوە ئێستا کە شەو نوێژ دەکەم تەنها دەتوانم لە ڕکاتێکا بەقەرە و ئالی عیمران بخوێنم بەس تاقەتم نەماوە سبحان الله سورەتی بەقەرە و ئالی عیمران دەخوێنێ بە پێوە دەڵێ تاقەتم نەماوە خەمساردم ئیهمالم بۆ ئەو سەردەما ئەوە مەدح نەبوو بەس بۆ ئەمڕۆ گەورەترین مەدحە کەسێک بتوانێت لە شەو نوێژێکا لە شەوێکا بەقەرە و ئالی عیمران بخوێن نوێژ تا بەخۆشی بە مقەسید بزانێ مام حاجی دوور کات نوێژی کرۆ شەو بەیانی پۆز لێدە بس فلا قول الله حد شي خوينا ولا فاتحه انساني ايماندار بوز لينا دا بفاتحه بقران خويندنا وبقران لبركتنا وبهيش تكو بابا خو ما دابچينا وكان اهمال القران دا كواتب زانا كان جوانا گريانك لبر خاطري خوابه كان جوانا گريانك قران تاثيري بسري وهبت أو قرآن التأثيرات لإنسان بكا وبقري أو جوانترين فرميسكا كإنسان بيرجانيه